بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە، سڵاوتان لەبێت بەڕێزان. ئەمریکا و بەریتانیا داوای چارەسەرکردنی کێشاڵپەسێتداوەکانی نێوان هەرێم و بەغدا دەکەن. هەرێکە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و وەزارەتی دەرەوەی بەریتانیا داوا دەکەن کێشەکانی هەرێم و بەغداد لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەر بکرێن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی پشتیوان ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق هەروەها لە هەولێر و دکتۆر عوسمان عەلی مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ئەمریکا و بەریتانیا ئەو دوو وڵاتە زلێزن کە داوای چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد و ئارامکردنەوەی بارودۆخەکە دەکەن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاگەاندراوێکدا داوا لە حکوومەتی عێراق و سەرۆکایەتی نوێ حکوومەتی هەرێم دەکات بە خێرایی کار بکەن بۆ چارەسەرکردنی کێشاڵپەسێدراوەکان لە چوارچێوەی دەستوری عێراقدا. لەلایەکی دیکەوە ماڵپەڕی حکوومەتی بەریتانیا بڵاوی کردەوە بۆریس جۆنس وەزیری دەرەوەی بەریتانیا شەوی ڕابردوو پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ عەبادی و نێچیرەڤان بارزانی ئەنجام داوە و داوای کردووە دووچیان بەردەوام بن لاوڵەکانیان بۆ ئارامکردنەوەی بارودۆخەکە. وەزیری دەرەوەی بەریتانیاش پاڵپشتی وڵاتەکەی بۆ عێراقێکی یەکگرتو دووپات کردوتەوە و پێشوازیش لە خواستی عێراق و هەرێم دەکات بۆ ئەنجامدانی گفتوگۆ. هاوکات ماڵپەری حکوومەتی هەرێم بڵاوی کردوتەوە نێچیرەڤان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم پێشوازی لە باڵوێزی فەڕەنسا لە عێراق کردووە و هەوڵەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ فشارخستنە سەر بەغدا بەمەبەستی هاتنە سەر مێزی گفتوگۆ بە پێویست زانیوە و جەختیشی کردوتەوە هەرێمی کوردستان خواستی گرژی و بەریەکەوتنی نییە. دوای ڕێفراندۆم پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ئاڵۆزی تێکەوتوو. بەو هۆیەوە هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم نیوەی خاکی باشووری کوردستانیان دۆڕاند و فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان و ئابووری سربەخۆی هەرێمیان کردە قوربانی. ئەمە لە کاتێکدایە پێش ڕێفراندۆمیش بەرپرسانی هەرێم باسییان لەوە دەکرد دوای ڕێفراندۆم گفتوگۆی هەرێم و بەغدا لە سەربوون بە دوو دراوسەی باش دەبێت، بەڵام ئێستا دۆخەکە پێچەوانە بۆتەوە و هەرێم داوای گفتوگۆ دەکات لە چوارچێوەی دەستوری عێراق و زۆر ئەستەمە ئەوەی بەهۆی ڕێفراندۆم لە دەستیان داوە بۆ ماوەیەکی دوور و درێژ بەدەستی بێننەوە. لە ئێستاشدا داواکاریەکی کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیە بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکانی هەرێم و بەغداد، بەڵام تا ئێستا هیچ وادەیەک بۆ ئەنجامدانی گفتوگۆکان دیاری نەکراوە لەلایەن عێراقەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کاکوچۆن بەخێر بێن، سوپاس بەوەدەبووتان. ئەگەر سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە داواکاری ئێستا ئەمریکا و بەریتانیا و کۆمەڵی وڵاتی تری نێودەوڵەتی هەیە بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکان لە چوارچێوەی دەستوری عێراق، پێتان وایە بەم زوانە گفتوگۆکان دەست پێ بکەنەوە؟ سەرەتا ڕێزم هەیە سڵاوم بۆ بینەران بۆ بەڕێز دکتۆر لە هەولێرەوە بۆ کەناڵەکە بە شێوەیەکی گشتی دەستخۆشیتان لێ ئەەکەین بۆ بە دوواداچوونی ئەم پرسانە کە زۆر گرنگن و چارەنووسازن و پێویستن بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە. بێگومان ئەمریکا، بەریتانیا وڵاتان زۆر لایەن مەبەستە ئەم کێشانەی کە لە نێوان حکوومەت ئیتیحادی هەیە لەوە لەگەڵ هەرێمی کوردستان بە زووترین کات چارەسەر بکرێت، چونکە سەرنجام ئەوان هەردوو لایەن یان لە چوارچێوەی عێراق و بە پێی دەست و ئەمانە ئێستا ڕۆڵی گەورەیە بینن لە بەرەنگاربوونەوەی تیرۆر و داعش و ئەنجاش مەسلحەتی کۆمپانیەکانی بەریتانیا، ئەمریکا، وڵاتانی دنیاوەیە ئەمن و ئاسوودەیی و ئیستیقرار هەبێت لە هەموو شوێنەکانی دنیا بۆ ئەوەی بتوانن زیاتر یعنی بە دوای قازانج ئەگەڕێن زیاتر کە بەزعتێک بچێت کۆمپانیەکان باریان ئاڵۆزە بێت ئەوە بە فڕۆکەخانەکان داخراون، ئەوە ینی بێتە کۆسبی گەورە لە بەرامبەر ئەو کۆمپانیانەیە کە لە هەرێمی کوردستان وە بەرهێنەکەن یا لە بە شێوەیەکی عام لە هەرێمی کوردستان. لەبەر ئەوە زۆر لە بەرجەوەندیانە کێشەکان چارەسەر بکرێت و بێگومان کێشەکانیش بەرەو چارەسەربوون ئەڕۆن، چونکە هەمووی تەئکید دەکەنەوە لەسەر یەک پارچەیی خاکی عێراق و پابەندبوون بە دەستوری عێراق
ئەمە زۆر ئاسانە دانووسان پابندبوون بە دەستوری عێراق ئەمە دەستورەکە حازرە وەگە کێشەیەک بەدحاڵیبوونی شەبێ ئەوە محکمە ئیتیحادیە محکمە ئیتیحادی دوایە چی قرار بدا ئەبێت تۆ پەیوەست بێ و پابندی بێ و جێبەجێ بکەیت لەبەرەوە کارەکان ئاسانە بە تایبەتی ئێستا وەزعەکە بەلایەکدا شکاوەتەوە کە هەرێمی کوردستان پابندبوونی خۆی بە دەستوری عێراق یعنی تەکی دەکاتەوە ماوەتەوە عێراق حکوومەت ئیتیحادی داوای هەڵەشانەوەی ڕفراندۆمەکە ئەکات تەسەوورەکەم ئەوەش بگەنە حەلێک بەڵام تاسە بۆچی هیچ وادەیەک دانەنراوە بۆی معیدی گفتوگۆکان کاتێکی دیاری کراو بەغداد ئەو بەغداد تا ئێستا ناوێت گفتوگۆ دەست پێ بکە هۆکارەکەش چیە کە ناوێت خۆی گفتوگۆکان بە شێوەیەکی دەستی پێ کردووە ئەو شتانی کە لای بەغدا مەبەستە کۆنتڕۆڵکردنی خاڵە سنووریەکانە لەوێ کۆبوونەوە هەیە دەنێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە بە چاودێری ئەمریکا ئەوە دانیشتی دومیشان کردووە بۆ ڕادەستکردنی خاڵە سنووریەکان بۆ بە تایبەتی ئیبراهیم خەلیل لەسەر ئەوەی فیشخابور سوپای عێراق وە ڕێککەوتون لە هەندێک شوێن هێزی هاوبەش بێت هێزی پێشمەرگە و هێزی فدرالی و لە خاڵە سنووریەکانیش من تەسەوەکەم بەشێکی زۆری گفتوگۆکان تەواو بووە ماوەتەوە ئەوەی مەسەن پەیوەستە بە چۆنێتی دابینکردنی میزانەی هەرێمی کوردستان ئایا هەرێم داواکەوەکو هەرێم وەری بگرێ یان عبادی لەوانەیە ئەوانەی بەغدا هەوڵ بدەن بە پارێزگاکان ئەوانەی سەربازی نین ئەوانەی کە ئێستا دەکەین گفتوگۆی سیاسی کراوە پێ دوایە نه ئەم گفتوگوانەی کەسە بۆ بە سەربازی دەکەن بۆی هەردوو لا تووشی ئەحراج نەبن ئەو پێداگرێت لەسەر هەڵەشاندنەوەی ڕفراندۆم و ئەمیش پێ قورس هەڵی بۆشێنێتەوە بە مەودایەک مەجرایەکی تر بردیانە بە ڕێگایەکی ترەوە ئەوەیە کە زیاتر لەبێن وەفدە سەربازیەکان بتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن وە سەرخاڵی دانووساندن بەڕاست کەواتە عێراق دەیەوێت خاڵە سنووریەکان کۆنتڕۆڵ بکاتەوە هێز بێتەوەی ناوچە کێشە لەسەرکان جێگی بکە اینجا گفتوگۆ بکات عێراقی سەر پێش ئەم گفتوگۆی سیاسی کەیمە باسیەکەین و ئیستش کە ئاینە عێراق ئەوێت دەستور جێبەجێ بکرێت و ئەم دەستورە کە خەڵکی عێراق و کوردستانش دەنگیان بۆدەوە دەستورێکی فدرالیە لە سیستەمی فدرالی ئەبێ خاڵە سنوورەکان حکوومەتی فدرالی کۆنتڕۆلی بکات چونکە بەپێی مادەی 110 دەستوری عێراق لە خاڵ یەکەمی هاتووە ینی ڕسمکردنی سیاسەتی ئابووری سیاسی بازرگانی سیادی دەرەوەی هەمووی ئەبێ بەدەستی حکوومەت ئیتیحادی بێت بەڵام بۆ مەرجە ئێمە ئەبێ لەمەودا ینی هەرێمی کوردستان ڕۆڵی هەبێ لە دەستگا ئیتیحادیەکان جێ خۆی بکاتەوە بۆی دەستگاکانیش فعلا ببنە دەستگای هەموو پێکاتەکانی عێراق. سپاس دەکەم دەتەگەرم لای بەرز ئەگەر بچینە لای کاک دکتۆر عوسمان کاکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بەڕێزت چۆن لە داوای وڵاتان دەڕوانی کە ئێستا ئەمریکا و بەریتانیا کۆمەڵی وڵاتی تر داوای دەستپێکردنەوەی دانوستان دەکەن وە لە چوارچێوەی دەستوردا ئایا کورد لە چوارچێوەی دەستوری عێراقدا ئەوەی کە لە دەستیدا بۆی ڕفراندۆم دەتوانێت چی بەدەست بێنێتەوە لە گفتوگۆکانی لەگەڵ بەغداد؟ یەکەم سپاس و سڵاو بینەرانتان یعنی پێش سڵاو شەیە بۆ مامۆستای بەڕێز لە ستۆدیۆ لەگەڵ جەنابتە ئەوەی وڵاتەکان داوایان کردووە و بە تایبەتی نەتۆیە گرتوەکانش داوایان کردووە کە گفتوگۆی هەرزوو دەستی پێ بکات لە بینی هەردوو لە و لەسەر و بە شێوەیەکی ئاشتیانە ئەو کێشانەی هەیە کەوا یەکلا بکرێت لە بینی هەولێر و بەغا بەڵام من بە پێچەوانەی میێوانی بەڕێزت لە ستۆدیۆ ئەبینم ئەم گفتوگۆیە زۆر ئاسان نییە بەڵکو زۆرش قورسە بێ چونکە حکوومەتی عێراق حکوومەتی عەبادی ئێستا بە عەقلیەتی حزبی بەعس بیرەکاتەوە پێش 1991 ئەوش حکومزاتیەکی زەعیف لا مەرکەزی و بتوانێ دەسەڵاتی ئیدارەی خۆیان دەسەڵاتی حەشتی شیعە و حکوومەتی مەرکەزی فەرز کات و هیچ بە دووری مەزانە تاکو 6 مانگترش ئەوان هیچ نەکەن بۆ کورد بەڵکو داوا بکەن یەکێک لەو شتانە سوپای فیدرالی بێ بۆ هەولێر بۆ سلەیمانی
داوای بەنداوەکانەکەن داوای چەند شتێکی تر دەکەن لە ناو کوردستاندا لە ناو هەرێمە بەڕاستی و زۆرش بە جددی لەسەر ئەوەش کارەکەن کە هەرێم بکەنە دوو پارچەوە و مەترسیەکی زۆر حەقیقیشەیە لەسەر ئەوە ئیدەن من یعنی بەڵێ ئەمم المتحیدە بەڵێ ئەمریکا بەڵێ فەڕەنسا بەڵێ ئەمڕۆ بریتانیا و ئەڵمانیا ئەڵێن گفتوگۆ بکەن بەڵام حکوومەتی با بڵێن عبادی لەبەر ئەوەی لە ئەجندەیەکی عێراقی نییە بەڵکو تا ڕادێکی زۆر ئەجندەیەکی مەذهبی ئەجندەیەکی ئەقلیمی لەسەری زاڵە بەو عەقلیەتە نانە پێشەوە کە هەرێم بمێنێت هەرچەندە ئەوە وزارەتی دەرەوەی ئەمریکا وتی ئێمە پێویستمان بە هەرێمێکی بەهێزە لە ناو عێراقێکی بەکوڵی یەکگرتوو بەڵام من ئەو گەشتبینە نیم کورد پێویستە بە زووترین کات هاوسەنگی هێز بگۆڕێ چۆن یەکەم یەکرێزی بەڵێ فەرمووکاوتۆر فەرموو بەڵێ زۆر باشکات تۆ بەرز باس 6 مانگت کرد کە بەڕێز وتە گەشتبینی و ڕەنگە تا 6 مانگ ئەم دۆخە بەردەوام بێت ینی پێ دوایە بۆ چێم دۆخە تا 6 مانگی تر بەردەوام دەبێت زۆر گرنگە بەشدارکردنی و هاتنەوەی کۆمەڵ و لەبەرەوەی ئەو عەقلیەتەی کە ئیستا لە حکومت لە بەغدا هەیە عەقلیەتێکی ئێمە سەرکەوتوین و کورد بە هیچ زۆرێک هاوبەشی ئێمە نین لە حکومنا بەڵکو وەکو پارێزگایەکانی تر معاملەی بکەین کورد بە هیچ زۆرێک ڕازی نابێت لە عێراقا بمێنێت ئەوە هینێکی کرد ڕێفراندامێکی کرد لە 1992 وتی بەڵێ ئێمە ئەمانەوێت جا ببینەوە لەبەرەوە یعنی هەرێم و ملەتی کورد بە چاو وەکو لە عقلیەتی حکمی عێراقی بۆ چاوی دوژمنانە سێریەکەن و هەر وەکو تۆزێ بەرەیسا ئاماژەم پێی کرد ئەمە عقلیەتی حزبی بەعسە گەڕاوە ئەگەر وانە بێ بۆچی ئەیانەوێ بگەڕێنەوە سنووری 2003 ئەو سنوورەیە کە لە 1930 کورد بورە 44 کوردستان حزبی بەعس کۆنتترۆلی کردبوو و ئەوی سیاسەتی گۆڕینی دیموگرافی و مافەنەتەوە ڕەواکانی نەتەوەی کورد وەکو بڵێ ببات بۆچی ئەمان ئایانەوە بگەڕێنەوە بۆ ئەوە بەڵکو ئەوە لەبەرەوەی بە هەمان عەقلیەتەوە بیرەکەنەوە کورد وتم حتا بتوانێت بچێتە بەغدا بە شاندێکی سەرکەوتوو بەهێز توانە ئەبێ بتوانێت لە ماڵەوە یەکرێزی خۆی بکە یەکرێزیش گەڕانەوەی کۆمەڵە گەڕانەوەی گۆڕانە بۆ ناو حکومت و بە سازانێکی نیشتیمانی حەقیقی لێچی ناشارمەوە و هەموو کەسێ لە کوردستان ئاگادارە و ئەوەش ڕێک جێبەجێ نابێ تاکو ناوی خودی یەکێتی یەکلانە بێتەوە حتاکو حکوومەتی هەولێر بزانێت لە ناو یەکێتی لەگەڵ کێدا قسە بکات قەرار لە یەکێتی لە ناو یەکێتی لە دەست کێیە و با خاڵێکی ترش بڵێم ئەوش زۆر گرنگە بۆ کورد لەبەرەوەی هاوسەنگی هێز ئێستا لە ساڵحی بەغدایە با کورد داوا بکە نەتەوەی گرتوەکان بەشدار بن لەو مپاوەزاتە چونکە حتا ئێستا ئەمڕۆ نوێنەری ئومەم المتحیدە بۆ عێراق لەیرەیە نوێنەری ئەمینداری گشتی لەیرەیە با ئەوانە تەرەفێ بن با ئەمریکا تەرەف بێت و لەو مفاوەزاتە ئەبێ داوای ئەوە بکەن بە دامەزراندنی کۆمیتەیەکی مادەی 140 بەڵێ سوپاس دەکەم دواتر ڕێم و لای بەڕێزت دکتۆر کاک پیشۆنە سەر کاک دکتۆر باسی لەوەکە کە ڕەنگە قورس بێ دانوستانەکان بۆچی بەڕێزت گەشتبینی کە دەڵێ ئاسان ێستا دەست پێ بکەینەوە من گەشتبینم بەوەی هەرێمی کوردستان ڕازی بۆ پابند بێ بە دەستوری عێراق کە تو بڵێ پابندە بە دەستوری عێراق مانای چییە؟ معنای ئەوە دەستورەکە هەیە ئەوەش ئەگە بەدحاڵیبوونێک هەبێ ئەوە محکەمەی ئیتیحادی هەیە قەرارەکانی ملزەمە بە پێی دەستوری عێراق خاڵە سنووریەکان ئەبێ بەدەست حکوومەتی ئیتیحادیەوە بێت
و ئیسا خاڵەکان وەرئەگرێت مادەی 110 یەکەم ئەڵێ بازرگانی سیادی و حکومەتی عێراقی یان دەسەڵاتی هاوبەشێری نا سیادەی حەسری حکومەتی اتحادية الله تختص سلطاتها باختصار حصري آتية. الأول رسم السياسة الخارجية والتمثيل الدبلوماسي والتفاوض بشأن المعاهدات والاتفاقيات الدولية وسياسات الاقتراض والتوقيع عليها وإبرامها ورسم السياسة الاقتصادية والتجارة الخارجية السيادية. أما يعني بازرقاني دروي سيادي صلاحيات حصري حكومة اتحادية. أما يك دو إما من بۆخۆم لە منزوڕێکەوە تەماشای ئەم شتانەکەم خەڵکی کوردستان چەند ساڵە بەدەست بێموچەوە دەناڵێنن خەڵکی کوردستان خەڵکی زەحمەتکێشی کوردستان چینی مامناوەندی من زیاتر خەمی ئەوانە ئەخۆم ئیسا ئێمە ئەمانەیە حکوومەتی هەرێم و لەگەڵ بەغدا ڕێک بکەون بۆ ئەوی موچەی خەڵک بێت چونکە ئەو سیاسە نەوتەی کە هەرێم پەیڕەویە کرد شکستی هێنا نەیتوانی موچە خەڵک دابین بکە بە بیرەنەوتەکانی کەرکووک و مووسڵیشە دۆ کە بۆمان ئەمجا ڕبع موچیان پێ نەئەدرا ئیسا لەگەڵ بەغدا کە ڕێک بکەورێت و سیاسەتەکان بە تەفاهم بەڕێو ببرێت بیرەنەوتەکان و بۆندەکان پیا بشنەوە بۆی خەڵکی هەرێمی کوردستانیش بێ بەشنەوە لە موچەی خۆیان کە حەقێکی طبیعی خۆیانە ئەمە لەلایەک لە لای دووەم یعنی کاکتۆر خۆی ئەڵێ بەهێز چێت تو خۆت باسەکەی ئەڵێ یەکەتی پارچە پارچە وەزعی زۆر خراپە ئەنجا وەزعی ناو کورد ئەوە ئایەتوڵا سیستانی خۆی ئەویش داواکە ئەڵێ با کورد ڕیزەکانیەک بخەن ئەوە حەیدەر عەبادی هاتووە داواکە لە سیاسەتمەدارانی کورد ئەڵێ ناکرێت ئێوە کێشە سیاسەکانتان بشکێتەوە بەسەر خەڵکی کوردستان دوێنی پەلاماری پەرلەمانی کوردستان دراوە بە تێڵا و فەوزایەک دروست ئەمە وەزعی هەرێمی کوردستانە یعنی ئەم وەزع بە ئاسانی دروست نابێت بەڵام پابەندبوون بە دەستور یعنی کارەکەت ئاسان ئەکاتەوە مادەی 140 مادەی قیمە زۆر جارانی باسمان کردووە و من بەش بە حاڵ خۆم ئیسە بە ئاسانی نابینم مادەی 140 مادەیەکی دەستوریە بێ کورد پێداگیری لەسەر بکە بەڵام ئێستا حکوومەتی اتحادی لەو سنوورانەیە و ڕێککەوتنیش ئێستا ئەو پۆلیسانەی لە کەرکووک کە دوورکەوتمەی سەر گەڕان یعنی اتفاقراوە بگەڕێنەوە ئیشی خۆیان بکەم ئەو پۆلیسانی کە بڵێن سەر بە یەکێتی و ئیشی خۆیان دەوام خوانەکەن لە کەرکووک ئەوانی پارتیش ئەگەڕێنەوە تەفاهمێک ڕووی داوە کە لە هەندێک خاڵ لە خاڵە سونیەکان کرێ هێزی هاوبەشە بێت لە فڕۆکەخانەکانی سلێمانی و هەولێر ئەبێ هێزی هاوبەشە بێت بەڵام کاکە لە سیستەمی فدرالی پێکپارێزنی خاکی عێراق هەمووی بە سوپای فدرالی ئەکرێت سوپای فدرالی بۆی هەیە لە هەموو سنووری عێراق بڵاوە بکە و لە ناو پارێزگاکانش ئەبێ پۆلیسی فدرالی بوونی هەبێت پۆلیسی فدرالی بۆی هەیە لە هەموو شوێنەکان بوونی هەبێت یعنی ئەمە دەستورە خۆ ئمە دەستورە ئەمانەی کە دەستوریان داڕشتووە سەرکردەکانی کورد بە حەقگەلی کوردستان وت ئەمە دەستورەکە بەشداریمان کورد بەشداری تێکردووە و هەمووی خەڵکیش دەنگی بۆی داوە و ئەبێ پابەندی بە دەستور زۆر باش بەس ئەوەی ئێستا ئەوەی کاکتۆری ژاماژی پێ پرۆژەیەک هەیە بۆ نمونە بۆ پارچە پارچەکردنی کوردستان یاخود دەڵێن بڕۆن و پرۆژەی عەبادی هەیە بۆ ماوەڵەکردن لەگەڵ پارێزگاکان بەجێە بۆن و پرۆژەی مالیکی هەیە هەرێم مەسەلەن مامەڵە لەگەڵ پارێزگایەک بکرێت لە پارێزگایەکی تر نەکەی ناکات آخر ئەو ئێمە خۆمان یەکگرتوونین خۆمان یەکگرتوونین نێو ماڵی کوردی ڕێک ناخرێت ینی خۆی مەسەلەکە ئەوەیە تۆ خۆ بەرامبەرەکە نایەگرتو بەڵام سا حەیدەر عەبادی ئەڵێت یەک بگرن و ڕیز خۆدان یەک بخەن سیستانی ئەڵێت ئەگەر ڕاستیش ئەگەری پێ بەڵام ئێمە پەرتەوازەین تۆ مەسەن پارێزگای سلێمانی 15 ڕۆژ مۆڵەتی داوە بە حکوومەتی هەرێم ئەڵێت ئەگەر ئێوە خەمی ئێمە نەخوان ئێمە خۆمانشین بۆ بەغداد ئێمە خۆمان ئیشارەت ئاماژە دێن بۆ بەغداد کە ئێمە پەرتەوازەین و ئێمە یەکگرتوونین بەغداد یعنی ئەمە چ پەیوەندی بە بەغدادەوە خۆمان ئیشارەت ئەدەین بە بەغداد کە ئێمە یەکگرتوونین خەڵکەکەشە ینی خەڵک پێویستی بە نەوتی سپی هەیە ئێستا بە تایبەتی مەنتەقەی سلێمانی ئەو شاخ و سەرما وڵاتانە شاران و ناوچانە سەرما هات تا ئێستا نەوت دابەش نەکراوە بەسەر خەڵک ئێستا موچەیشی نییە لەبەرەوەی ینی گرنگ ئەوەیە تۆ ئێستا باسی ئەمانە بکە ینی خۆ ڕاستە مەسەلەن مادەی 140 مادەی 140 مادەیەکی ئاڵۆزە زۆر جار باسمان کردووە و بە وردەکاریەوە باسمان کردو مادەی 140 یا کەرکووک کێشەیەک نییە لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێم کە ئەڵێن مناطق متنازع عليها کێشە لەسەر کێشەگە لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێم نییە حکوومەتی اتحادی سەیدە یعنی حکوومەتی هەموو عێراقا کێشەگە لە نێوان پێکاتەی تورک و عەرەب و کوردە لەبەر حکوومەتی اتحادی ڕئیسی بەشێک لە سوڵتە دکتۆر فواد معسوومە کە کوردە وەزیری کورد لە حکوومەتی فدرالی
چالاکی خۆیان ئەکەن لەبەر ئەوە تا ئێسش کە وەزیر مالیە کورد خۆی وەزیر مالیەیەکی دانەنا بۆی مواسی دەسا خۆی وەزیر مالیان بە وکالەت داناوە لەبەر سوڵتەی اتحادی علاقەی نییە سوڵتەی سەیدە بە کورتی لە دەستور کە فیدراڵەت بوارێن چەسپێنراوە دەتوان عربەکان دەتوانمە بچوو بکەنە و قوارەی هەرێم طبعا ئیسا خۆی ئیسا ئێمە عام هەرێمی کوردستان هەموو دنیا باسیوان کرد کە تۆ ئێمە خۆمان لەم شوێنە باسمان کردووە کە ئەم ڕێفراندەمە کاتەکەی گونجاو نییە یعنی تاکیدمان کە لە هەموو شوێنەکان هیوادارین نەکرێت چونکە لەوانێت تووشی کارەساتی گەورە بین و تووشی کارەساتی گەورە هاتوین لەبەرەوە ینی ئێمە ئەتوانین ئەوان هەوڵ بدەن ئێمەگە یەکگرتوو بین و پابند بە دەستوری عێراق ئەتوانین داکۆکی لە مافەکانمان بکەین بۆ نمونەی سە حکوومەت هەندێک کەناڵ و لایەن مەسەڵەن حکوومەت شمال عێراقوان ئەتوانین سکاڵا لە سێران تۆمار بکەن لەلایەن محکەمەی اتحادیەوە کە ئەم قسانی ئەوان ئەکەن پێشەرکردنی دەستوری عێراق ئەتوانی پەنا بۆ دەستور وەری سپاس دەکەم کاک تۆرەگە بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە کورد بەهۆی ڕێفراندەوە بۆ نمرە سەدا چلی خاکەکەی لەدەستدا خاڵە سنووریەکان فڕۆکەخانەکان مەسەلەی فرۆشتی نەوت پێ دوایە کورد بە مفەوەزات بە گفتوگۆ لەگەڵ بەغداد دەتوانێت ئەمانە بەرەزبێنێتەوە یاخود ماوەیەکی درێژی دەوێت بە بۆچوونیەوە یەکەم هەر بە خێرایی چەند خاڵێک حەزەکەم بڵێم مامۆستا پشتیوان کە زۆر ڕێزم بۆی هەیە لە ئەڵێ محکەمەی فیدرالی عێراقی بەڕاستی محکەمەی فیدرالی عێراقی لە هەموو قەراراتێکی نەک لە هەمووی بەڵام زۆربەی قەراراتێکی سیاسیە و دژی ملەتی کووردە هەر وەکو زۆربەی دەستگاکانی فیدرالی عێراقی ئێمە ئەمە لە بریتانیا نین لە کەنەدا نین لە ئەمریکا نین کە حکوومەت محکەمەی فیدرالی ببێتە فەیسەڵ لە زۆر قەضایە ئەمە یەکەم دووەم موچە یعنی بەڵێ من لەگەڵ مامۆستا پشتیوانم ئەوە زۆر گرنگە ئەمە کێشەیەکە بێ بە زووتری کات حەلێکی بۆ بدرێت بۆ بدۆزێتەوە بەڵام من ئەڵێم ئایا هەموو کێشەی کورد لەگەڵ بەغدایە مەسەلەی موچە گرنگە بەڵام کەرامەتی ئەم ملەتە و مافەڕەواکانی ئەوەنە ساڵە ئەوەنە خوێن و شەهیدمان داوە وابزانەوە و ئەبێ لە بیرمان نەچێ لەو کاتێک کە مالکی سەرۆک وەزیران بوو عەبادی ڕئیسی لیجنەی مالی بوو و مهندسی بڕینی موچەی کورد بوو ناردنی پارە بوو بۆین عەبادی من لە چەندەها سەحافەی ئەمریکی خوێندومە تۆ لە چەندەها شوێن لە وەختێک ئەمریکیەکان لە عێراق بوون ئەڵێ دائیمەن دژی ئەوە بوو کە مافی سونای عەرەب بدرێت یان مافی کورد بدرێت لەبەرەوە عەبادی بە ئینگلیزی عیبارەیەکە پێڵێن سمایلینگ کیلەر عەبادی خۆی بە پێشانەدا کە کابرایکی دیبلۆماسیە و نەرمەوەمان بەڵام عەبادی لە مالکی زۆر دڕندەترە بەرامبەر ملەتی کورد ئەم حەقیقەمان لەبیر نەچێ بە نسبەتی کەرکووک مامۆستا پشتیوان ئەڵێ ئەوە پۆلیسی کورد گەڕاوەتەوە ئێستا خەڵکی کەرکووک باش گویان لە مامۆستایە لە چی وەزعێکا دەژێن پۆلیسی کەرکووک هیچ سەلاحیەتێکی نەماوە هیچ دام و دەستگایەکی کوردی لە کەرکووک هیچ سەلاحەتێکی نەماوە دوێنە هەیئەی عەمەلیاتی کەرکووک تەشکیل کرا کە ئیدارەی کەرکووک درایە لجنەیەکی ئەمنی عەسکەری کە ئەلاساس عەسکەرین فیدراڵین بەڵام زۆربەی هەشتی شعبین و بە هیچ جۆرە طبعا حتا قەراری محافظش کە لە هەوڵەوە بە چەند کەسێ بۆ خەڵەتاندن وعدیان پێدرا بوو ئەلەوەش پاشەکشە کراوە و ئەگەر بدرێتش مۆقعێکی زۆر ڕەمزیە بێ ئەمڕۆ ئەجیزەی ئەمنی حەشتی شعبی و ئەجیزەی ئەمنی ئەوانەی کە بە شێوەیەکی زۆر دڕندانە لەگەڵ خەڵکی کەرکووک تەعامولەکەن بە ڕۆژانە ئەوان ئوموری ئیدارە لە دەستیانە اینجا بگەڕێنەوە سەر باسک پرسیارەکەی جەنابەت یعنی بەڵێ دەستور ئەگەر باڵا بێت مافی کورد جێبەجێ ئەکرێ بەڵام لە وڵاتێکی دیموکراتی هەروەکو تۆزێ پێشی سەوتم عەبادی 36
بەندی دەستوری شکانوە جارێ هیچێک لە مادەکانی دەستور نابێ هێز بەکاربێنرێ بۆ ئێکلاکردنەوەی قەضای سیاسی عبادی بەکارێنە بەنسبەتی غاز و نەوت چەندی مادەیەکێ لە دەستور و لە پێش قانونی ئیدارەی موقتی تحالف کە لە عێراق بوون ئیشادە بەوە کە ئەمە ئەبێ بە هاوبەشی بێ ئیدارەین و قانونی نەوت و غاز ئەبێ جێبەجێ بکرایە نەکرا یعنی زۆر 35 مادە هەیە بڵێن لەبەر ئەوەی ڕەفەرەندەم کرا کورد ئەو زەرەرەی کرد بەڕای من ئەگەر بە وردی بچی سێر تەسریحاتی قیاداتی حەشدی شیعە بکەی هەمووی جەختیان لەسەرەوە کردووە دوای شەڕی مووسڵ ئێمە ئەڕۆین بۆ کەرکووک ئێمە ئەڕۆین بۆ جێگاینەکان لەبەر ئەوە یعنی بەڕاستی بەڵێ با بڵێن ڕەفرەندەم بەهانەکەی دا پێیان ئەو شتە بە خێرایی جێبەجێ بکەن بەڵام ئەوان 120,000 چەکداریان هێنابوو بە ناوی حەویجەوە کە 200 چەکداری داعشی تیانە بوو ئەوان هاتبوون بەڵێ سپاس دەکەم کاوتۆر ناوبڕێکمەڵێ لەبەرەوە یعنی من ئەڵێم ئێستا بە کورتی ئەگەڕێمەوە ئەڵێم کورد ئەگەر چانسێکیە بێ بگەڕێتەوە بۆ مافی خۆی بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر دواتە گەڕێم و لای بەڕێزت ناوبڕێکمانەیە بەڵە بینێرانی بەرز ناوبڕێک و دەگەڕێم وڵاتە لەگەڵمان بێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆ ڕیخۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سوور خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵسوندەت پارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامات شەشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قوڕگ و فرێدانی بەڵغەم چای سەوزە جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و ساڵاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری مانگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتان لێبێت بەڕێزان کاک چۆنگە بگرم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە کورد بەهۆی ڕفراندۆمەوە زۆر شتی لەدەستدا پێتان وایە دەتوانرێت بۆ توێژ لەگەڵ بەغداد ئەمانە بەرز بێنرێنەوە یان قورسە؟ خۆی تۆ ئێمە پێش ڕیفراندۆم
دژەوە لەم ئانوساتە ڕیفراندۆم بکرێت و باسی مەترسیێنێ و دەوڵەتی و هەرێماتی هەمومان کرد وتمان ئەگەمە بکرێت تووشی شکست دەبی سەیمە کورد تووشی شکست هاتوون کوردیان سەرکردەکانی یعنی سەرکردەکانی دی هەرێم کوردستان تووشی کارەسات هاتووە بەسەراحەت ینی تو سەرکردەکان کە تووشی شکست بێن ڕەنگەداتەوە لە ناو خەڵک بەڵامەوە بەهۆی هەڵی خۆمانیان بەهۆی ئەوەی کە عێراق دەیەوێت بەتەی بشکێنێت ئێمە پێش ڕێفراندۆم شوێنی زۆرمان گرتبوو و هیچ حسابێکمان بۆ حکوومەتی عێراق ناکرد و فڕۆکەخانەی هەولێر مەسەلەن حکوومەتی عێراقی محکەمە حکمی ئەعدامی بۆ تارق هاشمی دەرکردبوو ئێمە تەحەدای حکوومەتی اتحادیمان کرد و تارق هاشمی لە هەولێرە چوو بۆ تورکیا و هیچ التیزام نەکرا بۆ خاڵەوە مەسەن هەزاران داعش ئەگیرێت تەسلیم ناکرێت و ئەبیسین لەولاش ئیسرائیلەکان بەردەوام لە هەولێرن و لە فڕۆکەخانەی هەولێردا ئەبەزن و ئەچن بۆ ئیسرائیل و هاتوچوو ئەکرێت وانە و ئاڵاکانی ئیسرائیلمان بینی لە هەموو شوێنەکان لەبەرەوە وەزعەکە ئەوها بوو ئێمە سەرکردەکان ینی ئەم سەرکردایەتمان تووشی شکست هات لەم زەریبەیەکی ئێدا خەڵکی کوردستان ئەیدا سەرکردەکان نێندا خەڵکی کوردستان زەرمەند و سەرکردان ئەبێ باجی هەڵی خۆیان بدەن بەڵام خەڵکەکە تووشی کارەسات هاتووە بەهەرحاڵ ئیسا گەلی کوردستان ئەبێ حساباتی خۆی بکە و تاکی کوردی ئەبێ نەهێڵێ ئەم سەرکردانە چاواشەی بکەن ینی سۆزی نەتەوایەتی دەربچن لە ژێر سۆزی نەتەوایەتی معقول نیە تو دۆ ڕۆژارێک باسی دەوڵەتی کوردی بکرێت و یەکی بە هەر مەبەستی بێت تۆ بکەویتە دوای و هەڵایەک دروست بکەیت دوای هەم تووشی شکست ئەبیت ینی ئەمە ناکرێتن ئەبێ بە عەقلانیەت و بە مەنطق و بە حکمە تەعامل بکەیت تۆ لە سیاسەتت تورکیا و ئێران و ئۆروپا و ئەمریکا و هەموو دنیا و مەرجعی باڵای ئەزهەر و مەرجعی باڵای شیعە هەموو دژت بێت ینی تۆ سەرکەوتوو نەبوویتە چۆن تەحەدای هەموو دنیا کرێت ناکرێت شتیەوە ئەمە یەک دوو ئێمە باش شتەکان وازح بێت عەبادی دژمنی کووردە کی عەبادی کرد بە سەرۆک وەزیرانی عێراق لە هەولێر کرا بە سەرۆک وەزیرانی چۆن لە مالکی بکاتی بەڵێ هەر کاک مەسعود وتی مالکی ببێ بە سەرۆک وەزیرانی عێراق ئێمە جیابینەوە لە عێراق و ڕۆڵی گەورەیان بینی لە لابردنی مالکی و هێنانی حەیدەر عەبادی ئەمە یەک دوو بڕینی موچە من حەزکەم حەقاقان بڵێ هەرێمی کوردستان نەوتی کەرکووک و نەوتی هەرێم و نەوتی بیرەکانی مووسڵ هەمووی ئەیفرۆشێ پارە وەرگێ حکوومەتی عێراق بۆچی موچەی خەڵکی کوردستان بدە کە ئەم ئستحقاقاتەنە ئەم تۆ ئەم نەوتە هەمووی ئەفرۆشیت ئەبێ خۆت موچەی خەڵکی کوردستان بدەیت ئەبێ پێدەویستەکانی هەرێمەکە جێبەجێ بکەیت تو پێ جێبەجێ نەکراوە حکوومەتی عێراق لەکوێ پارە بهێنێ موچەی خەڵکی کوردستان بدە لە کاتێکدا تۆ هیچ التزامێکت نییە بەرامبەر بەغداد کە بەبێت دەستور بێ ئەبێت و التزام بکەیت و چی نەوتە هەیە لەبێ ڕێک بکەوی لەگەڵ بەغدا و لە کۆمپانیای سۆمۆ بچێ بۆ بازارەکانی جیهان نەک حەرزان فرۆش بکرێت لەبەرەوە موچە بڕین ناچار بوو خۆیەک لە 2003 موچە نەبڕە تا 2013 و 14 دوای خەڵک بەسڕە و ئەوانە شاتنە دەنگەوەتە ناکرێت ئەوان نەوت خۆیان بفرۆشن و ئیمەش پارەی نەوتی مەشدا بشکێت اینجا موچە بڕا بۆ بەڵێ بێگومان ئەوە حەقیقەتێکە با ئێمە خەڵک وازح بێت و ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان باس بکەین بۆی بە چاوڕوونیەک لایەن دروست بێت بەڵە سەبات بووی کە لە محکەمەی اتحادی ئێستا ئەو ڕۆژ پەرلەمان ناوی نۆ پەرلەمانتاری کوردی نرد بۆ محکەمەی اتحادی بۆ ئیجرئاتی لەگەڵا بکرێت محکەمەی اتحادی چ عەلاقەمان هەیە بمانەوە داواکاری پەرلەمانی گەڕاندەوە دوای لە محکەمەی اتحادی چەند نوێنەرێکی گەلی کوردستانی تایە نوێنەرانی هەموو پێکاتەکانی تایە یعنی من حەزەکەم شتەکان بزان لە چ قەراری محکەمەی اتحادی دژ بە ئێمە بووە با بیزانی لەبەر ئەوە دوای تو ئەتوانیت ئەگەر خەلەلیش هەبێت لە محکەمەی اتحادی تو پابند بە دەستوری عێراق داوا بکەم بەشداری بکەیت لە هەموو پێکاتەکان لە هەموو دەستگا فدرالیەکانی عێراق و داواکاری خۆت بکە هەموو وڵاتانی دنیاش پشتگیری دەکەن ئەگەر تو بەبێ دەستور داوای استحقاقاتی خۆت بکەیت وڵاتانی دنیا و ئەمریکا و هەموو متحیدە هەموو دنیا پشتگیری دەکەن تۆ داواکاریەکان جێبەجێ بکەیت کە لە دەستماندا قورسە بەرز بهێنرێتەوە واللهی بە منطق و حکمت بۆ ئەگەر ینی ئیدارەیەکی تازە دەموچاوێکی تازە دەست بکەنە دانوسان و دانوسانەکان ناتوانن بێگومان ئەوانەی کە ئەنجومەنی باڵای ڕفراندۆم شکستیان هێنا لە تەوقیتەکە شکستیان هێنا لە ئەنجامدانی ڕفراندۆم شکستیان هێنا لەبەر ئەوان مهەیە نین بشنە بۆ بەغداد ئەمە یەک دوو نابێ حزب دانوسان بکە لەگەڵ بەغداد زۆر ناشیرینەوە ئێستا بەغداد هەمووی موسساتە هەموو دنیاش وایە حزب
ئیشی ئەوەیە نوێنەرانی خۆی بنێرێ بۆ دەستگاکان بۆ پەرلەمانی عێراق بۆ پەرلەمانی هەرێم بۆ ئەنجومەنەکان بەڵام ئەوەی دانووسان ئەکادوایی لەگەڵ بەغداد نابێت سەرۆکی حیزبەکان بچن سەرۆک یعنی وەفدی پەرلەمانی وەفدی حکومی دەستگا فەرمیەکان ئەبێ دانووسان بکەن بۆی قووەتی هەرێم پیشان بدەن کە ملتەزمە پابەندە بە دەستور ناکرێت لە دەروی دەستورە حزبی مجموعی کۆک ببنەوە بشن بۆ بەغداد. سپاس دەکەم کاوی تۆرەگە بگرم وڵای بەڕێزت سەبارەت بە دانووسان کە بەڕێز وتت گرینگە ئەمجار دانووسانەکان بە چاودێری لایانی سێم UN بڵێن ئەمریکا وڵاتانی تر بێت بۆچی گرینگە ئەمجارە دانووسانەکان بە چاودێری وڵاتانی تر بێت؟ لەبەرەوەی یان بەڕاستی ئەرۆکو پێشتە ئاماژەم پێی کرد لەبەرەوەی هاوسەنگی هێز لە ساڵحی کورد نییە مامۆستا پشتیوان زۆر ڕاستەکە شکستی هەیە لە ناو قیادەی سیاسی کوردی و ئەو شکستیە پێش ئەوەی عسکەری بێ دیبلۆماسی بووە یعنی خۆی لەو ڕۆژە و دەستوری کوردی دەستوری عێراق نووسراوە حتا ئەمڕۆ دیبلۆماسیەتی کورد لە بەغدا دیبلۆماسیەکی زۆر با بڵێ فاشل بووە ئینا بۆچی دەستور بەو شێوەیە بنووسێ کەوا کورد مافی ئەوەی نەبێ بتوانێت داوای مەثەلەن مافی چارەنووس بکات لەبەرەوەی بۆ نمونە دەستوری کەنەدی کە نووسرا 160 ساڵ پێستە شعبی فەرەنسی لە کەنەدا مادەیەکی خستە ناوی وتی ئێمە حەقمان هەیە 4 ساڵ جارێک داوای ڕەفەرەندەم بکەین کە ئێمە جا ببینەوە لە کەنەدایاننا بۆچی دیبلۆماسیەتی کوردی نەیتوانی لە 2005 کە حکوومەتی عێراق هەربوونی نەبوو زۆرش بێهێز بوو بۆچی نەیتوانیەوە بکە لەبەرەوە من لەگەڵ مامۆستا پشتیوانم بە بێنەوە سیاسەتی کوردی حتاکو ئەمڕۆ قیادەی سیاسی کوردی شکستێناوە و چون بۆ بەغدا پێویستمان بە شاندێکی شارەزا شاندێکی بەعلم میهەنی کە بچێ بەڵام هاوسەنگی هێز لە ساڵحمان نییە بەڵام ئێمە ئەتوانین داوا بکەین لە ئومەم المتحیدە لە ئەمریکا لە دووەلی تەحالوف لەگەڵمانە بن حتا ئەو شتانی کەوا ئەنووسرێت بۆ جێبەجێکردن ئەوان شاید بن لەسەری ڕامن بن بۆ بەڕەئی من ئەیکەن ئەگەر کورد تۆزێ خۆگر بێت بە عەزەلە نەچێ بۆ بەغا چونکە بەو خێراییە بچی بۆ بەغا لەو نەفسیەتەی کە ئیستا هەیە لە بەغا ئێمە یعنی کورد شکستی هێناوە ئێمە هیچی جاب ناکە هیچ بە جدی تەعامل بکەین لەگەڵیان با بڵێم ئێستا وەزعی کوردی وەزعی قیادەی هەرێم وەک وەزعی سەدام حوسێنە لە دوای شەڕی خەریجی بڵێن دووەم لە دوای شەڕی کوێت ئیتر دووەلی تەحالف هەر ڕۆژێک شەرتێکیان فەرزە کردە سەر سەدام حوسێن حتا لە 2003 لایەندا لە حکوم لەبەرەوە بەڕەئی من ئێستا وەزعی هەرێم ئاوایە پێویستی بۆ چوون بۆ ڕەفەرەندەم پێویستی بە طرفێکی سێمە و من یعنی بەوەشە بینم طرفی سێمش نایەتە ناو ڕاستەوە ئیلا ئەگەر ئاسایشی سەقامگیری لە عێراقا نەکەوێتە مەترسیەوە ئەگەر حەشدی شیعە بتوانێت کارەکانی خۆی جێبەجێ بکە بێوەی کورد وەڵامێکە بێ بە ئایا بە شێوەی شەڕی پارتیزانی یان بە هەرچی جۆرە بێ ئەگەر کورد وەڵامی نەبێت ئەوان بەردەوامە بن لەبەرەوە بێ کوردش بەردەوام وڵامیە بێ بەرهەڵستی بکە حتا طرفی سێم بێتە ناوڕاستەوە وەکو ئومەم المتحیدە وەکو ئەمریکا لەبەرەوە من ئەڵێم زۆر پێویستە بچینە مفاوەزات بەو شێوەیە بەڵێ کاکتۆر بەس ئێستا ئەو سەرکردایەتە لە بەردەم چیدا کە بەرەز و هاوسەنگی هێز گۆڕاوە بۆ نمونە ئێمە لە ئاستی ناوخۆ لە عێراق خاکمان لەزدا خاڵە سنوورەکان فڕۆکەخانەکان داهاتی سەر بەخۆ لە ئاستی ئیقلیمی بۆ نمونە پشتیوانی تورکیا کە باز لەورکاوە پەیمانی هەرێمە لەزدرا بامان شێوەی ئێران کە وڵاتێکی دراوسێ پشتیوانی ئەوانمان لەدەستدا چۆن دەتوانرێ ئەمانە بەرز بێنرێنەوە؟ یعنی من ئەڵێم من بە شێوەیەکی ئەگەر بە شێوەیەکی مێژووی بۆی بچی ئێمە کورد لە 1975 هەموو کوردستانمان لەدەستدا
لە 91 سەر لە نوێ کەرکووکمان لەدەستدا بەڵام ینی چەند فاکتەرێک ڕۆدا شت ئەگۆڕێ بۆ نمونە من زۆر گەشتبینم بۆ نمونە کە لە دوای هەڵبژاردن ساڵی داهاتوو لە 2010 زۆر ئەگەریکی زۆر بەهێزەیە کە میلیشە شیعەکان بکەونە جان یەکتری لە 2015 بەلەوەی بچن بۆ شەڕی فەلوجە بەرامبەر یەکتری وستا بوو نەناو بەغا بە دەبابەوە ئەمەش ئەگەرێکە ئەگەرێکی ترەیە ئەوش ئەمریکا لەگەڵ ئێرانە زۆر ئەوانەی کەوا متابعی ئەحداثەکەن ئەڵێن ئیدارەی ترامپ هەتا بتوانێ باڵی ئێران ببڕێ دەستی دایناوە لە تەختیتێتی لە عێراقا دەستی پێ بکە لەو کاتەیە ئیستە ئیدارەی ئەمریکی وەهمێکیانەیە وەکو لێ سەرابێکە هەڵەیەکە لە ئیدارەی ئەمریکی وا تەسەورەکە عەبادی لە ئەتوانێ بەرژەوەندەکانیان بپارێزە لە عێراق ئەمە غەڵەتە بۆ بۆچوونی من بە فترێکی زوو ئیدارەی ئەمریکی بۆی ڕوونە بێ چۆن ئیدارەی کارتەر ڕەهانیە کرد لەسەر بەنی سەدر لە ئێران لە 1970 دوای ئایەتوڵەکان توانیان بە زووترین کات بە یەک ڕۆژ بە یەک سەعات دەریکەن لە ئێران عەبادی شوای لێدێ ئەو کاتە ئەمریکا مەجبورە بێ بگەڕێتەوە بۆ لای کورد و یارمەتی کورد بدا بۆ بەگەیشتن بە مافەکانی بەڵام من وا ناڵێم کە ئێمە دابنشین ڕەهان بکەین لەسەر یارمەتی دەرەکی ئێماڵێن خۆ بگرین زۆر کاتمان کەمەوە سەبارەت بە تورکیا کە بەڕێز شارەزای کاروباری تورکیای هۆکاری چی و مەسەلەن تورکیاش پشتی لە هەرێمی کوردستان کرد مەسەلەن پێشگیری هێزە عێراقیەکان ئەوەی کە بەڕێز دەڵێ حاجی شعبی کرد بۆ ناوچە جێناکۆکەکان زۆر بە کورتی بێ سپاس دەکەم هەرێم بۆچی پەیوەندی هەرێم و تورکیاوی بەسەرات من هەفتەی بەلەیسە لە ئەمریکا لە تورکیا بووم و من مامۆسام لەوێ چوو بە چەند کۆنگرە کۆنفرانسێک کە چەند کەسێکە بوون لەوێ نێزگن لە وزارەی دەر بە دوو هۆکار یەکەم دیبلۆماسیەتی کوردی دیبلۆماسیێکی سەرکەوتوو نەبوو بەداخەوە حتا لەگەڵ تورکیا کە دۆستێکی زۆر نێزیکی خۆیان بوون نەیانتوانی ئیقناعیان بکەن بۆچی ئەم ڕێفەرەندەمە پێویستە ئەوە پەشەری دیبلۆماسیێتە دووەم گۆڕینی سیاسەتە لە تورکیا لە خودی تورکیا لە ئەنقەرە ئێستا بەرەو بۆ چوونێکی ترە ڕۆن سیاسەتی دەرەوەی تورکیا زۆر نادیاریتایە زۆر تەخەبوتی تایە ئێستا ئەوێ بەرەو ئێران بڕوە بەرەو محوەری رووسیا بڕوە لەگەڵ لەو بۆچوونەیە ئەبێ لەگەڵ دیمەشق و بەغدا و تاران بێ دژی با بڵێم بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی ئەوە بە مەترسی گەورەی ئەزانێ و ئێران ڕۆڵێکی زۆر سەرەکی هەبوو کە ئەم شتە گەورە بکاتەوە لە ناو تورکیا بیان ترسێنێ کە کورد ئەبێتە ئیسرائیلی دووەم طبعاً فکرەی ئیسرائیلی دووەم فکرەی ئێرانیە تورکەکانش بەداخەوە چۆ قەنەعەتی وتکا بە ئەوەش بڵێم هەڵەی خۆمانش هەڵەی چەند کەسێک لە ملاو لەولا عەلەمی ئیسرائیلیان هەڵگرت کە هیچ پێویست نەبوو ئەوەش تورکەکانی ترسانوە لەبەر ئەم هۆیانە ئێستا شتەکە گۆڕاوە کاتمان نەما کاکتوری کاک پشتوان کاتمان کەمەوە بۆ سەبارەت بە بژێوی خەڵک چی بکرێت چی زۆ بۆ بێنرێت ئێستا بنەوتی هەرێمە و نەوتی کەرکک و مووسڵەوە ڕوعاموچە ئەدرا ئیس ئەوە نەما ڕوعاموچەش نەما چونکە مەنافزەکان دەواازەکان گیرا و نەوتەگە بە سۆمەوە چێ و نەوتی کەرکک و هەمووش ینی حکوومەتی هەرێم ئێستا یەک چارەسەری هەیە مەسئولانە تەسەڕف هەنگاو بنێت لەگەڵ بەغدا ڕێک بکەیت بۆ ئەوی موچەی خەڵکی کوردستان و ئێستحقاقاتی خۆیان بەپێی ئەو دابشکردنەوە کە حەی بوو 70% هەر شوەیەک بێ موچەی خەڵکی کوردستان دابین بکرێت و نەوتی سپی بۆ ماڵان دابش بکرێت ئەمانە زۆر زەڕورن و خاڵی دووەم ئەوەیە من پێم باشە ئێمە دی جاری تر دەرکەوت با مراهەنە نەکەین ئەمە 74 ئەمە ئیسەش جاری تر لەسەر ڕۆلی ئەمریکا و ئەمریکاوە ئەکا و ئەمریکاوە ئەکا بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەوەیە ڕێک بکەون لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ پێکاتەکانی چوارچێوەی عێراق لە چوارچێوەی عێراقەوە سیاست بکەن و بتوانن ڕۆڵیان هەبێت لە سیاسەتی دەروای عێراق سیاسەتی ئابووری عێراقوانە سەبارەت بۆ پێکاتەوە بدەی کە دامستام کە دەبێت چۆن بێ لەگەڵ بەغداد ئێستا ئەوەی هەبێ مهمیسە کە پەرلەمان هەیە و حکوومەتی هەرێم بەمەش کە ئێستا حاڵی حاضر ئەمانە باشترن لەوەی
بڵێ ئەندامانی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم بچن یان هەندێک کەسایەتی حزبی وەفدی فەرمی بچن ینی وەفدی پەرلەمانی بە تایبەتی وەفدی حکوومەتی هەرێم کە پرۆفشناڵی بواری نەوتی و بواری دارایی و ئەوانە بڕۆن بۆی چارەسەری کێشەی نەوت بکرێت چارەسەری کێشەی دارایی خەڵکی کوردستان بکرێتن. بەڵە بە وەفدە کۆنەکان پێ دوای ناتوان ئەمڕۆڵە ببینن. وەفدە کۆنەکان بە سەراحەت ئەمانە چوون شکستیان هێنا نی سەرکەوتو نەبن لەگەڵ بەغداد و ئیسە لە بارێکی دەرونی زۆر خراپدان ئەمانە بچن بۆ بەغدادیان بارودۆخەکە ئالۆستر ئەکەن لە جاران یاخود سازشێکی گەورە ئەەکەن ئەمە لە حاڵەتێکی دەرونی نامستەقڕن بەڕاستی لەبەرەوە ئەبی وەفتێک بچێت ڕەچاوی بارودۆخە تازەگە بکە و بە عقلێتێکی تازەوە بە حکومەتێکی تازەوە دانوستان لەگەڵ بەغدا بکە. بەڵێ زۆر بە کورتی گەشتبینی بە دانیشتەکان وەڵە گەشتبینم ئەوەیە من ئەمەوێ خەڵکی زەحمەتکێش خەڵکی کوردستان ئەوانەی کەم دەرامەتن موچەخۆرەکان بتوانن بە نزیکترین کات موچەکان دابین بکە کە حەقی خۆیانە بە ڕێکەوتنی لە نێوان هەرێم و حکوومەتی فدرالی لە عێراق. بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز پشتیوان ئەحمەد ئەندامی پێش پەرلەمانی عێراق کە دەستوری سەرەکی لەگەڵ مام هەروە بەڕێز دکتۆر عوسمان عەلی ماوەسای زانکۆ کە لە هەولێرەوە لەگەڵ مام بووی. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.